و ئەمن هەندێک بڕیاری لە بدایەتی کە بڕیارمدا مەسەد پارەی لە هیچ کەسە وەرنەگرم نەخێری نە ئیسtismاری لە ڕێگەی حیساباتیەوە هەندێک مەشەد کە تووشم بوو ڕۆژیان کابرایەک هات گوتی مامۆستا عوسمان هەڵەبجەی پێی گوتیمە پارەی بڕۆ بە میهرەبانی 20 وەرەقەی هینا عیادەی بەس ئەمن ئەو لە عیادەکەی بوو کە گوتیەوە خێرم کردێ گوت کاکە خێرەوە ئاسان نییە خێراوها لە ناکرێت بەلایەوە سیر بێ گوتیەوە پارەی ناتم دەکەمە خێر چ بکەم یعنی تم ئەوهالە نیە لەکنەمە خێر لەکنەمە خێر قورسە گوتی کو ینی قورسە گوتم خێر توێشی قیامەتە لەکنەمە دەبی بچێکەن حیسابات و بە پێوەش ڕادەوەستی محاسی وەسلەکە لۆ دەکات داخلی ناو سیستمی دەکرێت ئەو جە داخلی پارەی میهرەبانی دەکرێت گوتی من مەجالم نییە و سیقم هەیە بە توها ئەو پارە وت کاکە من وەرناگرم لە خۆت دەچێکن حیساباتی بڕۆ گەنام لێ وەرناگرم ئەوە خێری وەرناگرم غەریب بوو بەلایەوە زۆر وەچی برێ لە دلی دروست بوو باشە و لۆ 20 وەرەقەی لێ وەرنەگرتم سبەینی هاتەوە ئۆفیسی مهندس ئیحسانم لەگەر بوو لەگەر مامۆستا مەغدید کە هاتەوە گوتی ئەوە چی ئەو پشکانە کە لۆیان باز کرد مامۆستا مەغدید خۆشنی لێمارە کرده بوو ئیحسانیش برادەری بوو ئەم گۆشت تێدا گوتی ئەمەش لێکوانینە ئەوانە گوتی مادام پشکەی کامل دەکڕم وڵات چۆکە حیسابات ئەو وەختی پشک بە 25 وەرەقەی بوو چوو 25 وەرەقەیدا یعنی و ڤیددیۆیەکیشی لە تۆمار کردین کە ئەو مەشەدەی لە من دیتە و دەیان جار ینی خەڵک پارەی هینە ئەمن وەرم نەگرتیە و لێرە شۆ دێرێم کە ئەوە ڕاگەان نەچی گشتە ئەمن پارەم لە هیچ کەسە وەرنەگرتیە وەکو دکتۆر دلێت و هیچ پارەشم سەرف نەکردیە کەسیش پارێ نەدایتەوە باشە دکتۆر ئەگەر ئێستا مەسەن یەکێک بێ پشک بکڕێتن یان بێ بەشداری بێ لەو پرۆژەیە چۆنە ئەو بابەتە ئەگەر پشتی ئیسtismاری بکڕی ئێستا دەبی 5 پشتی بکڕی بە دەفتەرە و نیوی بە 4 پشتیشی نافرۆشینێ تاوەکو ئەوانی ئیقالیان کردێ پارەکانیان بدەینەوە کە تاکە مەشروع ئیقالەماندانا ئیقالە یعنی چ دەمێ خۆشەویستان بزانن ئیقالە یعنی لە ڕووی شەرعیەوە لە کتابی فقیهی دیتم یعنی ئیستحسان یعنی چاکەکردنە مەسەد ئەم دەستم خانەکەی خۆم دەفرۆشم عەقدی دەکەین لە مەکتەب عەقاراتی دێنە هەر یەک پەشمان بۆ دەبی 5 وەرەقە زەرەری دابنێ ئەگەر چوومە مارێژنەکەم گوتی ئەم دەبی تەراقم دێ ئەگەر خانەکەی فرۆژست ماری بابم زیز دەبم دەکەمە شەڕ ئەوە کابرا ئەو وەختی بیستەکەم مەکتەب عەقارەت برێ کاکە وەڵی شەشەم لۆ دروست بۆ لە ماری خانەکەی نافرۆشم پێشمان بوویمەوە ئەگەر برێ کاکە دەبڕۆ عەقدەکەمان هەر وەشاندەوە ها پارەکەی خۆت ببەوە و ئەتە سەنەماری خۆی ئەو وەختی ئەوانە چاکەچی لەگەر ئەو پیاوەی دەکەن ئیقالە ئیحسانە ئیستحسانە چاکەی لەگەر خاوەن پشکان دەکەن هاتیە بوویتە شریک بە زەرەر و بە قازەند ئەگەر ئێستا ئەو خەستەخانە ئاگری بگری چێ مەسئولاتێکی هەردەگری ئەگەر سوتا ئەگەر زلزال ڕوویدا چێ زەرەرەکەی هەردەگری غێر هەموو خاوەن شریکەکان وانە بەڵام ئەو دێرێ کاکە پارەکەی من بدەن ئەو من دەڕۆم ئەمە چاکەی لەگەری دەکەین کە ئیقالەی دەکەین بەڵام هەندێک کەسێ هێشتا غەڵەتی دەکەن وەڵا بە پارەمە دروستت کرد ئێستا پارەمان دەدەیەوە لۆ قازان زمان نادێ کاکەم چاکە لەگە دەکەم خۆ نەمگوتێ سەحب بکەوە لە خۆت سەحب دەکەیەوە یعنی ئەم چاکەی لەگە دەکەم لەگەرم بەردەوام بە خۆ نەمگوتێ بەردەوام مەبە یان هەیە پارەی نەدەمە لەو گۆڕێ دێرێ ئەو دوکتێ دێ بە پارە عالەمێ خەستخانەی دروست کە سەر پارەکەتان بدەمەوە چکە من نەمگوتێ وەرە سەحب بکەوە ئەو لە خۆی سەحب دەکات ئەم چاکەی لەگە دەکەم لە زیادی چاکەی دێشتا قسەشمان پێ دێت